کاتێک تۆیۆتاکە دەهێنیت بۆ یەکێک لە بریکارە ڕێپێدراوەکانی تۆیۆتا هەر لە سەرەتاوە بایەخی تەواوت پێدەدرێت لەلایەن ستافەکانمانەوە کە ڕاهێنراون بە پێی ڕێوشوێنی تایبەتی تۆیۆتا و ڕەچاوی پێوەرە جیهانیەکان دەکەن. لە کاتی چاوەڕوانیدا ئەسوودە بە لە شوێنی چاوەڕوانی کڕیار وا دڵنیا بە ئۆتۆمبیلەکەت بە باشترین شێوە خزمەتگوزاری بۆ دەکرێت لەلایەن تەکنیککارەکانمانەوە کە خاوەنی بڕوانامەی تۆیۆتا. پێش ئەنجامدانی هەر خزمەتگوزاریەک ڕەزامەندی تۆ وەردەگرین. پارچەی یەدەگ و چاککردنەوە گەرنتی 6 مانگ یاخود 10,000 کیلۆمەتری لەگەڵدایە. لە دوای هەر خزمەتگوزاریەک ئۆتۆمبیلەکەت خاوێن دەکەینەوە و بە پاکی و دروستی دەیدەینەوە دەستت. ئێستا لەگەڵ خزمەتگوزاری تۆیۆتا کارتێک وەردەگریت و هەلی بردنەوەی یەکێک لەم خەڵاتانە دەبێت. تەلەڤیزیۆن، مۆبایل، خزمەتگوزاری بێبەرامبەر، کارتی کارفور و زیاتر لە 12,000 دیاری تر کە دابین کراوە لەلایەن تۆیۆتاوە. پەلە بکە ژمارەیەکی دیاریکرا و کارت بەردەستە. سەردانی بریکارە ڕێپێدراوەکانی تۆیۆتا بکە. ساز بۆ خزمەتگوزاری ئۆتۆمبیل و جیهان مۆتۆرز و مەرکەز المەدینە. تۆیۆتا لێ بخوڕە بە دڵنیایی.